نەبوونی سەقامگیری دارایی کارگەری ڕاستەوخۆی لەسەر سەرجەم جونگەکانی ژیان هەیە، چ لە ڕووی ئابووریەوە، چ لە ڕووی تەندروستیەوە، چ لە ڕووی پەروەردەییەوە و لە ڕووی کۆمەڵایەتی شەوانەیە بە شێوەیەکی بەرچاوتر. لە ساڵی 2014 حکوومەت یاریمی کوردستان بەردەوام قەیران بە دوای قەیرانە بۆ یەت چەند ساڵێک چەند مانگێک ئەگەر بێخەم موچەکان بدرێت دواتر دیسان خەمی ئەوە ئەدەنەوە بە موچەخۆران کە موچە لە کاتی خۆی دانادرێت پاشەکەوت ئەکرێت واتە بەردەوام لە تاکی کورد موچەخۆری حکوومەت لە بارێکی دەرونی ناهەمواردا نەبوونی بێپلانیە لەم حکوومەتە ئەم حکوومەتی هەرێمە پلانێکی وای نەبووە چەند ساڵەکە دانانی ئابووری سربەخۆ و نەبوونی بێپلانی و ئەوەی کە ڕێخستنەوەی میلاکاتی سەرجەم وەزارەتەکان و بێپلانیان وای کردووە کە موچەخۆرێکی زۆر هەبێت و داهاتەکە بە شێوەیەکی شەفاف دابەش ناکرێت بەسەر هاوڵاتیانە ئەمە هۆکارە بۆی ئەو تەزەخمێکی ئێستا دروست بووە. بایکۆتکردنی هەر کەرتێک لە ژیانە بیگریت ئەکید کاریگەریەکی ڕاستەوخۆ و سلبی ئەبێت لەسەر داهاتوو. بایکۆتی تەندروستی بێت سلبی هەیە، بایکۆتی پەروەردە بێت سلبی هەیە، بایکۆتی عسکەری بێت سلبی هەیە. لە ئێستا مامۆستایان کە بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردو ئەکید بایکۆتەکە سلبی ئەبێت و کاریگەری نەرێنی ئەبێت لە داهاتووە چونکە خوێندن دووە ئەکەوێت پرۆسەی پەروەردە و فێرکردن پرۆسەیەکی درێژخایەنە چەند ساڵێکە لە هەرێمی کوردستاندا بەردەوام بایکۆت لە دوای بایکۆت خۆپشاندان لە دوای خۆپشاندان دەستی پێکردووە کە ئەمە لە چەند ساڵی داهاتووە ئێمە ئەنجامەکەی بینین کە جیلێکی نەخوێنەوە ڕاستە ڕەنگە قۆناغی خوێندنی بڕیبێت جیلێک کە هیچ ئەمەلێکی نەماوە چکە بەردەوام لە قۆناغەکانی پێشترا بەرگووی کەوتووە کە ئەم حکوومەتە بێباکە بەرامبەر بە تاکەکانی کە ساردبوونەوەیەک لە ناو خوێندکارە دروستەکە هەر ساڵی پار بە پێی داتایە وەزارەتی پەروەردە نزیکەی 20 بۆ 40 هزار خوێندکار وازی لە پرۆسەی خوێندنیانەوە کە ئەمە زەنگێکی مەترسیدارە کە گەنج واتە لە وەزارەتی پەروەردە بەشێکی زۆری گەنجە ڕاستە لە قۆناغەکانی سەرەتاییە بە مناڵدادرێ بەڵام ئەوانیش گەنجی داهاتوون کە ئەمە زەنگێکی مەترسیدارە و ئەچیت کاریگەری زۆر خراپی لە داهاتوو ئەبێت و دەرئەنجامەکانی لە چەند ساڵی داهاتوو ئەبینین کە جیلێکی چەند شکست خواردوو ئەکرێتە ناو کۆمەلگاوە. ئێمە کە خۆمان خوێندکار بووین کە ئەیان و 15 قوتابخانەکانە کرێت و دەرگای قوتابخانەکانە کرایەوە زۆر بە گروتین و ڕۆشن قرتاسێمانەکری خۆمان ئامادا کرد بە هەمان شێوەش مامۆستاکانمان بە گروتینێک و دەموچایەکی گەشەوە ئاهاتنە ناوەندەکانی خوێندنەوەنێ لە ئێستا خوێندکاران هەرچەند خۆیان ئامادە کرد بێت چوبنە ناوەندەکانی خوێندنەوە مامۆستایان نەیانتوانی و پێشوازیان لێ بکەن و دواتریش کە ئەچینە ناوەندەکانی خوێندن وەکوتە پچڕانێکی پەروەردەیمان پێوە دیارە لەبەر ئەوەی کە مامۆستایانی وانەبێش و مامۆستایانی میلاک دڵنیایی ئەویان نییە کە ئایا لە مانگەکانی داهاتوو موچەکانیان پێ دەدرێت دیاننا ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە نەتوانین بە تەواوەتی حەق بە پرۆسەکە بین بەتایبەت مامۆستایانی وانەبێش کە لە هەر دقەیەکە چاوەڕانی ئەوەن کە پێیان بوترێ ئیزندرایت یاخود بمێنەرەوە بۆ وانەبێژی مامۆستایانی وانەبێش لە ئێستا کۆڵەکەی سەرەکی پەروەردەن لە 4 پایەپایەکی وانەبێژان پێکیانێنەوە 35,000 مامۆستا 35,400 کەس بە دیاریکراوی وانەبێژمان هەیە لە وەزارەتی پەروەردەیە ئەم 35,000 کەسە ستەملێکراوترین و مەزلومترین چینن لەناو هەموو سێکتەرەکانی حکوومەتە چونکە تا ئێستا مامۆستایەتی بۆیان نەبوو بە پیشە تەنها کارێکەکەن ئەم کارە وەکووە لە هەر شوێنێکی کە کار بکەیت و لە سعاتی سفراوەکو ئەڵێ بڵە فەرموو بڕۆرە بۆ ماڵەوانە دۆخەکە زەنگەکە مەترسیدارە بەوەی کە ئێستا بارێکی دارایی خراپ هەیە هەر ئەسڵان قوتابخانە بۆ بکرێتەوانێ خۆ ئەوانەی کە لەوێش دانیشتون باوکیانیان مۆزەفایان مامۆستایە یان کاسبکارە ئەوەی کە مۆزەف و مامۆستایە موچەخۆر و موچەی وەرنەگرتووە ناتوانێت پێداویستێکی باشی خوێندنگە دابین کە ناتوانێت جانتای بۆ بکڕێ قرتاسی بۆ بکڕێت چکە خوێندن پرۆسەیەکە ئەبێت تەواو بکرێت بە تەواوکراوی ئەتوانی درێژەی پێبیت بەبێ پێداویستیەکانی ناتوانێت بگەیتە ئەنجام ئەوەشی کە باوکی کاسبکار و کەسوکاری کاسبکارە بە بۆنی نەبوونی ئەوانەی کە موچیان نییە ئەوانیش بژێوی ژیانیان ئیشەکانیان ڕوو لە کەسبوونە بۆیە زەنگەکە زۆر مەترسیدارە هیوادارین زۆر نەخایەنێت جارێکی تر تاکی کورد موچەخۆری هەرێمی کوردستان نەبرێتەوە بۆ ئاقارەیە کە موچەکانیان بکرێتەوە بەنیو موچە و بە هیوای دامەزراندن بۆ مامۆستایانی وانەبێژیش خۆی دروستبوونی کردنەوەی خوێندنگە ئەهلیەکان
ڕاستە چینایەتێک دروست ئەکا دابڕانێکی کۆمەلگا دروست ئەکا و ئەو خوێندکارانە بیزات ڕەنگە بە تەواوتر دابڕاوتر بن لە چاو خوێندکارەکانی کەکە بەر واقعی ژیان ناکەون کە جیاوازتر ئەو بیئەیەکە ئێستا ئەخڵقێت لە وڵاتای ئەوان ڕەنگە گویان لێ نەبێ بەو شێوەی کە هەیە لەبەر ئەوەی بیئەکەی ئەوان جیاوازتر خوڵقێنراوە بەڵام زۆر جار زۆربەی دایک و باوکەکان لە بوونی پارە زۆری یاخود لە بوونی ئەوە نییە کە ئەو چینایەتێ دروستکەن دایک و باوکێ فەرمانبەرە لە دەروی شارەکانن مەجبورن مناڵەکانیان بەرنە شوێنێک کە هەتا خۆیان لە دەوامێتوانێت لە ئەمان نابێت لە قوتابخانەیە کابێت تا خۆیەتوانە نەچێتە سەرجادە خوێندگە حکومیەکان لە سعات 12 کۆتایی پێێت دایک و باوک لە دەروی شار سعات 12 کۆتایی پێهاتوە خوێندنگەکەی داوامە کێشەی سیستمی پەروەردەیە کە ئێمە خۆمان لە دەروی شارەکان بە نمونە مامۆستاین فەرمانبەرین بۆ سعات 2 و ئەگەینەوە ناو شار مناڵمان لە 12 هەتا 2 لەکوێ بێت بۆیە ئەمە جارێکی کە بارگرانیە کە سیستمی پەروەردە دروستی کردووە کە دایک و باوک بەبێ بوونی موچە ئەبێ خەمی مناڵی بێت لە ناو شارە لەکوێ بەجێ بێڵێت لە دەروی شارەکانە لەکوێ بەجێ بێڵێت و ڕەنگە وەزارەتی پەروەردە گەر پلانێکی تۆکمەی هەبێ بۆ ڕێخستنەوەی دەوامی بۆ ڕێخستنەوەی میلاکاتی ئەم کێشانەش دروست نەبێت کە بەو شێوە بەرچاوە قوتابخانە ناحکومیەکان بکرێنەوە بڕوا بکە ئاسایی نییە لە قوتی ژیانی هەر کەسێک پێداویستی سەرەتایی هەر کەسێک ژیانە موچەکەیەتی بژێوی ژیانێتی ڕەنگە لەژێر زەخت و زەبرا بنێڕێیتەوە بۆ شوێنێک بەڵام هیچ کات پرۆسەی پەروەردە بە دەرونێکی نائارامەوە نابەخشێنرێتەوانێ ڕەنگە من لەژێر فشارێکی زۆرە بڕۆمەوە هۆڵەکانی خوێندن بەڵام زۆر فەرقی هەیە وەک لەوەی کە ئەگەر هەڵبەت دەسەڵاتداران خەمینەوەکانیان بێت ئەبێ بیر لەو خاڵە بکەنەوانێت کە ئەگەر من بە دەرونێکی نائارامەوە لە هۆڵەکانی خوێندنە لە پەروەردە و خوێندن ببەخشمەوانێ ناتوانم پەیامێکی زانستی گونجاو بگەێنمەوەکان ئەو ناوچانش کە داوامی تیاگرێ من دڵنیات ئەەکەمانە لەژێر فشاران ئەگینا هەمان معاناتی ئێمەیان هەیە و زیاتر لە بەرەوەی ئازادی ڕادەربڕینیان نییە لە ڕاستی ئەم ماف ئەسەندرێ نادرێ تۆ بۆ ئەوەی مافی خۆت پێ بدرێ پێویستە داوا بکەیت نابێت بێدەنگی هەڵبژێریت و دواتر ئەم حکوومەتە نابیستە هەرچەندێکیش داوا بکەیت نابیستێت هیوادارین ئاقارەکەی بەرەو یعنی دەرەنجامێکی خراپ نەڕوە لە بەرەوەی دوجار هەمومان کوردین پێمان ناخۆشە نێوماڵی کوردی تێک بچێ بەڵام ماف ئەسەنرێت نادرێت